تر و پرسی زیاتر لەسەرم بابەتە بکەین میوانەکەمان زۆر بەڕێز عومەر سامەڕایی ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حکمە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵماندایە بەڕێز سامەڕایی شەوتان باش سوپاستانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24 با هەر سەبارەت با گوتارەکەی عەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمە زۆر باشە دەڵێ دەبێ چەک تەنها لە دەستی دەوڵەت دابێ ئایا ئەمە ممکنە لە کاتێکدا لە عێراق دەیان میلیشیای چەکدار هەیە و بە هیچ جۆرێکیش ئامادە نین چەکەکانیان دابنێن بەڕێزم هیچ گومانێک نییە ئەمڕۆ پێویستە دەوڵەت لە سەروی هەمووانەوە بێت و نابێت و قوبڵ ناکەین ئێمە وەکو ڕەوتی حکمە چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت بێت ئەمە لایەک لە لایەکی دیکەشەوە ئەمڕۆ وتارەکەی بەڕێز عەمار حەکیم کە چەک لە دەسەڵاتی دەوڵەت دابێت زۆر ڕوون و ئاشکرایە سەبارەت بەو قسانەی کە کردی بە ڕێزیان لە پەلەکردن لە پێکهێنانی حکوومەت ئێمە وەکو ڕەوتی حکمە هەموو لایەنە سیاسەکانە هان دەدەین بەرژەوەندی دەوڵەت بخەنە سەر و هەموو شتێکەوە باش و ئەم حکوومەتە حکوومەتێکی ئابووری بێت و سەرۆک وەزیرانی ئایندە لەلایەن هەمووانەوە قوبوڵ کرابێت و دیدگایەکی تەواوی هەبێت نەک تەنیا مەبدەئی بێت سەرەتایی بێت ئەم قۆناغا بەراورد بە قۆناغەکانی ڕابردوو جیاوازە پێویستە سەرۆک وەزیرانی ئایندە هاوسەنگیەکی هەبێت لە نێوان وڵاتانی ناوچەکە و تەنانەت لە ناوخۆشدا دەبێت لەلایەن تەواوی پێکهاتەکان شیعە کورد و تەنانەت سونەش قبولکراو بێت زۆر باش بەڕێز سامەڕایی هەموو لایەنە سیاسەکانە هان دەدات باشە کەواتە بەڕێز سامەڕایی بەڕای ئێوە گوتارەکەی ئەم ڕۆی عەمار حەکیم بە تەنها ئەم گوتارە ئاراستەی نێوماڵی شیعە بوو یاخود بۆ کورد و سونەش بوو نەخێر بەڕێزم ئەمڕۆ بەڕێز حەکیم ئەو سەرکردەیەکی عێراقیە بۆیە قسەکەی بۆ هەموو لایەنە سیاسیەکانە چونکە هەموو ئەوانی کە لە حکومەت تێیدا بەشدارن ئاراستە کراوە بووە ئێمە ناسراوین بە دادپەروەری و نێوەندگیری و هەموو لایەنەکانیش لە حکومەت کە بەشدارن قسەکە بۆ هەموویانە چ لە سونە بێت چ لە ماڵی کورد بێ یان لە شیعە بێ ئەم بابەتانە نابێت جیاکاری تێدا بکرێت و دابەشکاری هەبێت ئەم قسانە بۆ لایەنە شیعیەکان و کورد و سونەکانە کە پەلە بکەن لە پێکهێنانی حکوومەت ئێستا لەسەر شانی پارت و لایەنە کوردیەکانە کە سەرۆک کۆماری عێراق بە لە خێراترین کاتە دەستنیشان بکەن هەروەها بۆ کوتلەی سونە کە لە ئەنجومەنی نوێنەران دەبێت لێک تێگەیشتنێک هەبێت لۆ بڕواایەدام لێک تێگەیشتنێکێ لە نێوان لایەن و پارتە سونیەکان بۆ ئەوەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دەستنیشان بکەن و کاندیدی بکەن لە یەکەم دانیشتنەوە بکرێت و دواتریش لایەنە شیعیەکان سەرۆک وەزیرانی ئایندە زۆر باشە بەڕێز سامەڕایی هەر سەرۆکی ڕەوتی حکمە دەڵێت دەبێ حکوومەتێکی کارامان هەبێ بە زووترین کات دروست بکرێ پێ دوایە حکوومەتەکانی پێشەم حکوومەتە هیچیان کاران نەبوون و ئێستا سەرۆکی ڕەوتی حکمە داوای حکوومەتی کارا دەکات بەڕێزم ئەمڕۆ هەروەک چەند ساتێک لەمەوبەر باسم کرد حکوومەتەکانی پێشتر کێشەیان هەبووە ئەمڕۆ لە وڵات سەقامگیری سیاسی سەقامگیری ئەمنی و لێک تێگەیشتن هەیە لە نێوان هاوپەیمان و حزبە سیاسیەکان قۆناغێک لە ئایندەدا هەیە کە قۆناغێکی نوێیە کە پێویستە و دەبێت ئەم حکوومەتە حکوومەتی هاوسەنگی بێت لایەنگیر نەبێت لە ناو وڵاتانی ناوچەکەدا نابێت ئەم حکوومەتە
هەروەک ئێمە بە شێوەیە گشتی دەڵێن با بڵین تەنیا بۆ لێک نزیکردنەوەی تێڕوانینەکان بێ ئەو وڵاتانەی کە کێشیان لەگەڵ یەکدی هەیە ببێتە لایەنگیر لەگەڵیان دەبێت ئەم حکوومەتە حکوومەتێکی ئابووری بێ نابێ کەواتە بەو شێوەی ئێستا بەردەوام بێت ئەو کێشە ناوخۆیان زۆر باشە کەواتە بەڕێز سامەڕایی حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمی کوردستانێ ناکرێ بەردەوام بن کەواتە بەڕێز سامەڕایی کە تۆ باسی حکوومەتێکی عێراقی دەکەی پێت وایە ئەو حکوومەتە لایەنگیری هەبووە ئێوە خۆتان وا دەڵێن لایەنگیری هەبووە وڵاتانی دەور و پشت و ئێستا داوای حکوومەتێکی بێلایەن دەکەن کە تەنها لە خزمەتی عێراقدا بێ پێشتر لایەنگیر بووە بەڕێزم تەنانەت ئەم حکوومەتەش پێویستە پەیوەندی دەرەکی لەگەڵ وڵاتانی ناوچەکە هەبێت تزلهێزەکانیش بۆ ئەوەی پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی ناوچەکە وڵاتانی دەرەکی هەبێت بۆ درێژە پێدان بەو پەیوەندیە ئێستا پەیوەندی استراتیژیمان لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە تەنانەت ئەو وڵاتانی کە لەگەڵ عێراق دراوسێن ئەو وڵاتانەی کە دراوسەی عێراقن دەبێت تێبگەن کە بۆ ئێمە بابەتی ئەمنیەت و سەقامگیری گرنگە ئەمڕۆ دەبێت سەرۆکوەزیرانی ئایندە پەیوەندی استراتیژی و باش و هاوسەنگی هەبێت لە نێوان وڵاتانی ناوچەکە و وڵاتانی زۆر باش دراوسێ و ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش عەقڵیەتێکی ئابووریشی هەبێت باش بەڕێز سامەڕایی کاتم زۆر کەم ماوە ئەگەر بە کورتیش وەڵامی ئەم پرسیارەم دەیتەوە من سوپاست دەکەم ئایا کێشەکانی عێراق بە بێ چەکدانانی میلیشیەکان چارەسەر دەبێ ئەگەر چەکیاندانەنا چی ڕوو دەدات ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە بەڕێزم کۆڵی لەوە ناکەین کە لایەنی دەرەوەی دەوڵەت هەن گروپن ئێمەش بە تەواوی ڕەتی دەکەینەوە هەروەک بەڕێز عەمار حەکیم بە ڕاشکایی گوتی پێویستە چاک لە چوارچێوەی دەوڵەت دابێت ناکرێت بەردەوامی بە بوونی چەک لە دەرەوەی دەوڵەت بدرێت و بۆ بڵین بۆەوەی چەک کۆنتترۆل بکرێت پێویستە لە ژێر دەسەڵاتی وەزارەتی بەرگری و ناوخۆ بێت یان لە ژێر دەسەڵاتی دەستەی حەشدی شعبی بێت دەستەی حەشدی شعبی دامەزراوەیەکی سەربازیە و دەبێت بەردەوام بێت ئەمە بابەتێکە هەرچەند دەوڵەت بەهێزتر بوو عێراق بەهێزتر دەبێت و ئێمەش بە بەهێزی دەوڵەت بەهێز دەستخۆش زۆر بەڕێز عومەر سامەڕایی ئەندامی دەستەی گشتی ڕەوتی حکمە ڕاستەوخۆ لە شاری بەغدا و لەگەڵ ما بووی گەلێک سوپاس بۆ ئێوە شەوتان باش